کاکتۆر دەتوانین کۆنتترۆل یاخود چارەسەری ئەم حاڵەتە بکەین بۆ ئەوی نەبێت بە شەکرە؟ بەڵێ ئەوە عادەتەن ئەوەکو ئاگادارکەرەوەیەکە بە نەخۆشی دەڵێن ئەتوو هەنگاوی توێ ناو جیهانی شەکرە بەڵام هێشتا ناتوانین لە قەلەم بدەین وەکو نەخۆش شەکرە ئەگەر هاتوو کەسەکە بە خۆدا چۆوە مەسەڵەن قەلەوە وەزنی زۆرە خۆی زائیف کرد گوێ نادەتە خواردن و پارێزی و شیرینەتی زۆر دەخوا نان زۆر دەخوا برنج زۆر دەخوا وەرزش ناکە باشە چاوری خوێنی هەیە عیلاج ناکە زەختی هەیە و عیلاج ناکە یان هەندێک نەخۆشی هۆرمۆناتی هەیە و عیلاج ناکە ئەوانە هەمووی وا دەکات پاش 2 ساڵ 3 ساڵ ببێتە شەکرە بەڵام ئەگە بە خۆدا چووە ئەو خەلەلانەی هەمووی چارەسەر کرد ڕێمایەکان جێبەجێ کرد پێویست بە عیلاج ناکە و دەگەڕێتەوە حاڵی طبیعی ئەو چەندین نەخۆش هەبوو ئەوها لە برا شەکرە بووە بە ڕێنمایی خواردن و وەرزش و وەزن دابەزاندن بوویتەوە ئەتیادی هیچ کێشەی نەبووە. کاکتۆر ڕۆڵی پەنکریاس لە نەخۆشی شەکرەدا؟ پەنکریاس عضوە یاخود ئەندامێکی زۆر گرنگی لەشی مرۆڤە کە دەکەوێتەوە ژێرەوەی مائیدە. پەنکریاس چەند خانێکی تێدایە چەندین خانەی تێدایە خانەی ئەلفای تێدایە کە گلوکاگۆن دەڕژێکە عکسی ئینسۆلین ئیش دەکا و خانەی بێتای تێدایە بێتا ئینسۆلین دەڕژێنێ ئیشی ئینسۆلین چییە؟ ڕێخستنی ڕێژەی شەکر لە ناوخوێن یعنی کاتێک کە ئینسان خواردن دەخوا خواردن مەعاتەم بریتیە لە چەوری و پرۆتین و کاربۆهیدرات کە دەچێتە ناو ڕێخۆڵە دەبێتە چی شی دەبێتەوە دەبێتە گلوکۆز دەبێتە شیریناتی ئینسۆلین دەڕژێ ئینسۆلین هەڵدەستێ ئەو شەکرە دەباتە ناو خانەی ماسوولکە بۆ ئەوی بیسووتێنێ بۆی بکاتە وزە بیکاتە ATP هەروەها دەیباتە جگەر بۆی خزنی بکات لە شێوەی گلایکۆجین بۆ ئەوی لە کاتێک کە ئینسان بە ڕۆژی دەبێ ئەو گلایکۆجینە جگەر دووبارە دەیهێن دەیشکێنەوە دەیکاتەوە گلوکۆز بۆی کەسەکە تووشی دابەزینی ڕێژەی شەکر نەبێ کەواتە ئۆرگانە یاخود عضوە مهمەکەی کەوا تێک دەچێت یاخود تێک دەشکێ لە نەخۆشی شەکرە بریتیە لە پەنکریاس خانەکانی بێتەکەەوە باسم کە بەرپرسە لە دەردانی ئینسۆلین ماندی دەبن یاخود ژمارەیان کەمە یاخود تێک دەشکێن ئەویش هۆکار زۆرە کە بۆچی تێک دەشکێن بۆچی ژمارەیان کەمە بۆچی ماندی دەبن هۆکار زۆرە ئینسۆلین دەرنادەکە ئینسۆلین دەری نەدا شەکر ناستە ناو خوێن چونکە ئەمە شەکر دەبی واستەکی هەبی حتا بستە ناو ماسوولکەی خانەی ماسوولکە ئەو واستەیەکیە ئینسۆلینە ئەگە ئینسۆلین نەبوو شەکر لە ناخوێن دەمێنێتەوە بەرزی ڕێژەی شەکر پێ دەڵێن هایپەگلایسیمیا دەبتە نەخۆشی شەکرە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی